ئەمڕۆ لە هۆڵی کتێبخانە گشتیەکانی گەرمیان لە باژێری کەلاری ناوەندی ئیدارەکە سیمینارێک بۆ هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان سەروەرەقەرەداغی سازکرا ئەویش ڕۆڵی ڕێکخراوە ژینگەیەکانی لە نێوان ساڵانی 1991 بۆ 2015 شرۆڤە کرد. ئامادەین دەرگا بۆ هەموو ئیشوکارێکی ڕۆشنبیری بێ یاخود ژینگەی بیان هەر کۆڕێکی ڕۆشنبیری بێ وەکو کتێبخانەکانی گەرمیان پێ هەڵسین. دیارە لە ساڵی 90ەکانە ئێمە تەنها چەند ڕێکخراوی کەمانە بۆ کە کاریان کردو بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگەی کوردستان، بەڵام ئەمڕۆکە ژمارەیەکی بەرچاوتر ڕێکخراو تۆڕ و هەتا فیدراسیۆنی ژینگەی لە کوردستانە کار ئەکەن بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگەی کوردستان. ئەوەی کە من ئەمڕۆکە لێرە ئەوم خستە ڕوو ینی مێژوویەکی ڕێکخراوەکان بوو بە گشتی لە کوردستان و بۆ بوو کە ئەو ڕێکخراوانی ترکیە لە کوردستان کارەکەن ئەو خەڵکانی کە دۆستی ژینگە بتوان سوود لە ئەزمموی ڕابردووی ڕێکخراوەکان وەربگرن بۆی بتوانن بە شێوازێکی باشتر و پرۆفشناڵانتر کار بکەن بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگی کوردستان. ژینگە دۆستان نایشارنەوە بۆ پاراستنی ژینگە یاسا سەروەر نییە، هاوکات فۆتۆگرافەرانی گەرمیانیش بۆ خزمەتکردن بە ژینگە پرۆژەیان هەیە. گرفتێکی گەورەمانەوەیە نەبوونی یاسا و جێبەجێکردنی یاسا ژینگەیەکانە لە هەرێمی کوردستانە و بۆ کەیسێکی ژینگەیە چ دادگاکان هێن دەستی پێکرێ و کاتەکە دووە ئەخرێ ئەبێتە گرفتێکی گەورە بۆتوە نەتوانی ئیشی ڕێکخراوەیان ئەو پرسە ژینگەیانەی ئەو یاسانەی کە تایبەتن بە ژینگە بتوانی سکاڵای لەسەرکەی بتوانی یاسا تا سەروەی بەداخەو گرفتێکی گەورەیە و دادگاکان ناتوان ئەو ڕۆڵە ببینن بۆ ئێمە پێشتریش وەکو ڕێکخراوەکان داوامان کردووە کە دادگایەکی تایبەت بە پرسی ژینگە هەبێت بۆ هێگلایکردنەوەی پرسە ژینگەیەکان جا ئەوانەی چاوبنە هۆی تێکدانی یارەوە کارێکی تر چوەک ڕاوکردن بێ بۆ ئەوەی ئەوان بتوانن دەسەڵاتی بڕاردانن هەبێت و تایبەتی پرسی ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکان بتوان لەگەڵ لە هاوکار بن. پرۆژێکمانەیە کە لە چوارچەوەی پێشانگایەکی وەشاری فۆتۆگرافیایە لە دواتر کە ئەمە نمایشێکەوەین تێدا پیسی ژینگەی گەرمیان پێشانی هاوڵاتیان و ئەوانەی ژینگە دۆستن بۆ مەبەستەش ئێمە ئەتوانین بڵێن هەم هاوڵاتی و هەم حکومەتیشتیا بەرپرسە چونکە کۆمەڵی لایەنی ژینگە هەیە کە حکومەتیە بەرپرسە پێویستە کار لەسەر کە باشی بکە کۆمەڵیشی هەیە ئەکرێت ئەستوی هاوڵاتی پێویستە هاوڵاتی تیا خزمەت کە و جوانی بکات. هەر لە نێوەندی سیمینارەکەدا کتێبێکی تایبەت لەبارەی ژینگە و ڕۆڵی ڕێکخراوە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان لە پاش قۆناغی ڕاپەڕینەوە تاوەکو ساڵی ڕابردوو بەسەر ئامادەبوواندا دابشکرا. بڕیار محەممەد کەناڵی ڕێگا دەڤەری گەرمیان.